ناسیاومان هەیە کە ئیشی ماڵیەکات یعنی ئیشی دووری نەکات بە تاک ئەڵێ بازار کەس بۆ بۆنی ئەم ئیشە دوورینە حازریوانێ چکە حازریەکە تقریبان زۆر ڕێکوپێکە و قاڵبشتی زۆر جوانە. وڵایی برای بەڕێزم بە حازری تقریبان حەوەش مۆدل بەردەسە مەهاباتی هەیە، نێچیری سادە هەیە، نێچیری قۆپچە هەیە، سەرۆکی هەیە، کەتافی هەیە، ئەمە مۆدێلەکانێتی. خەڵک زیاتر حەز بە کام مۆدێل و بابە دەکات؟ وڵی زیاتر خەڵک حەزی بە نێچیرە قۆپچە دارەکانە بۆ ینی هەموو شوێنەکە بێت بۆ سەیرانە بێت بۆ خۆشیە بێت بۆ هەموو شوێنەکە بێت هیچ کێشەیەکی نییە. کۆمەڵە مۆدل هەیە پێیانتە شاڵی وەکو شاڵ دوورا ئەمە تا چەند خەڵک خواستیتی لەسەری؟ وڵی ئێستا خۆ خەڵک زۆربەی زۆری هیچ ینی شاڵە ئەسڵەکە ناکات دەڵێ گرانە و شێوازێکی جوانی هەیە وەکو جوانی جوانە بە زێمانش کە سێمە دووری ومانە ئەمانە قوماشە ئێمە لەسەر شێوازی شاڵ دووری ومانە و بە نرخی گونجا و هەرزانە ڕەنگیشی زۆر ئەم قماشە شاڵیانە ئەمە قماشەکەی سینیە بە زێمە خۆمان لەسەر شێوازی شاڵ دووری ومانەتەوانێ و یعنی هەر لەسەر شێوازی شاڵە نرخەکەشی 35,000 ناسیاومان هەیە کە ئیشی ماڵیەکات یعنی ئیشی دووری نەکات بە تاک ئەڵێ بازار کەس بۆ بۆنی ئەم ئیشە دوورینە حازریوانێ چکە حازریەکە تقریبان زۆر ڕێکوپێکە و قاڵبشتی زۆر جوانە.